هەمووشی چییە؟ کێشە هەیە لە ناو باکووری کوردستان. خۆی ئەگە بێمە سەر ئەوەی هەمووی ئەو کێشانە ڕەبتە بەو گۆڕانکاریانەی ناوچەکە. گۆڕانکاریەکانی ناوچەکە ئەمە لە پارەوە زۆرمان باس کرد. یعنی من زۆر داست پێ دەکەم، یعنی ئیزافەیەک نییە بێم قسەی لەسەر بکەم. بەڕاستی یعنی بێم ئەوەی ئێمە گوتمان پار زۆربەی زۆری هاتە دیسەتانەوە هاتە. زۆر کەس خەونی لە ئیسلامی سیاسیەکان دەگری، لە ڕووداو دەگری، لە عادل باخەوانەکان دەگری، تەحلیلاتەکانیان هەمووی سەقەت دەرچوو. هەموو لە بیرتانە هەموو وایان پیشان دەدا ئەها سبەی ڕۆژ ئاوا دەکەوی، کەتی نەک ڕۆژ ئاوا نەکەت، ڕۆژ ئاوا ڕۆژ بە ڕۆژ ئەمە ئەو کاتی ژووتمان بەژن و باڵای درێژتر دەبیتن. تورکیا تووشی ئەزمە دەبی و بڕە بەوادری تورکیا دەبینن. و ئەو قسەی کە گوتمان لێرە کە ئێرانی ئەمڕۆ تورکیای سبێنێەوە بەوادری دەبینن، یا بەوادری دەبینن. ئەوڕۆ نەتەنیاهۆ بە ئاشکرا تەلمیحیدا، هەر بە ئاشکرا وتی خەون دەبینن کە دەوڵەت ئیمپراتۆریەت و دەوڵەتێکی ئەوەت بەهێز دروستبی. وا کە گوتمان ئەو کاتی لەگەر قوبرس و یۆنان و ئەوانە تەسیق دەکرێ ئەوە دەبینن. وە شتەکان هەموو بەو ئاراستەیە دەڕواتن، بەو ئاراستەیە دەڕواتن. هاوڕێیان خۆی ئەساسەن یعنی ئێستا براگە برادرە گفتوگۆمان کرد ئەو هجوومەی حەماس کە زۆر ئیسلامیەکان حەماوەیان هەڵسا و گوایە لۆ ڕزگاری فەڵەستینە بڕوا بکەن. ئێران و تورکیا بە حەماسیان کرد، ئەو خەڵکی غەزەیان تووشی ئەو شکستە گەورە کرد. لۆ ئێران پلانی خۆی هەبوو بۆ خۆتان دەزانن، بۆیە ئیسرائیلیش گورزی خۆی لێوەشاندەوە. وەزعی ئێران احتیمالە وەزعشکە بێتە پێش و احتیمالە وەزع لەگە حەشتی شاوڕیان. ئەمە ناوێرم یعنی بەڕاستی بڵێم ئەها لەو ڕۆژانە دەبی. بەس لە ئێستا دیستیشتان دیدار لێدوانەکانی مارکسەڤایە بۆنی لێدانی حەشت هەیە. بۆن یعنی ئینسان ئەوە بڵێ کاڕیان لە ڕێککەوتنی سیاسی پلانی شەردادن لە پڕێک حکوومەت عێراق دەکا کە عیلاج دەکەی. ئەگەنا لێدوانەکانی ئەو دووسێ ڕۆژەی مارکسەڤایە ئەو شتانەی لەولا لە ئەولا دەگاتە دەست خەڵک بۆنی ئەوەی لێدە لە حەشت دەدرێتەوە. معنی تر بەس لە ئەوە نییە مەرکەزی بی و لا ڕەنگی لە مەجموعەیەکیان بدرێ وەکو ئەوەی بۆ ئەوی بێنە ڕایەت عێراق و ئێرانیش ماتەڵە دەکەن لەگەر ئەمریکا. ئەمریکاش قبوڵین یعنی ئەوە دڵنیابن نابی چەکی گەورە لە بەردەست حەشت بی، نابی باڵا دەست بی حەشت. ئەوە نقاشی تێدا نیە. عێراق ماتەڵە دەکاتن بەس ئەوە برایتەوە یعنی تەواو بووە. تورکیاش بۆیە دامیەوەی حەماسی کرد. هاوڕێیان ڕێڕەوێکی بازرگانی هەیە. پێشتر ئەو ڕێڕەوە بە تورکیا دەڕۆی لە ئەوروپا. ئێستا ڕێی هندستان لە دەستە ئیسرائیل، لە ئیسرائیلەوە بە ڕێی ئەو بەحر و ئەوانە دەڕوا بەرەو ئەمریکا ئەوروپا. تورکیا دژی ئەو ڕێڕەوەی بوو کە ئەوانە گروپەکەن هندستانە، یۆنانە، قوبرسە، ئیسرائیلە هەژنۆ کۆبنەوەیان کرد، ئەوڕۆ کۆبنەوەش کەشیان کرد. تورکیا دژی ئەوەیە و ئەوە بە پیلانێکی زۆر گەورە لەسەر خۆی دادەنێتن. ئەو ڕێڕەوە ئەوانش دەیانەوە زڵدی تورکیای پەرەی پێ بدەن و تورکیا تووشی ئیفلاسێکی گەورە دەبێت و یەکێک لەو شتە. بۆیە دامی حەماسیان کرد بۆی ئەو پرۆژەیە تێ بچی. هاوکات خاڵش کەشەیە کە غازەشی زۆر لە چاردەوروبەری غەزە هەیە. یعنی شەڕ ئێستا هەموو شەڕی وزەیە هاوڕێیان. یعنی بڕوا بکەن ئەوەی غەزە کە حەماس و وەکو گوتم تورکیا و ئێران ئەو خەڵکیان هەموو کردە سوتەمەنی. شەڕەکە لە ئەساسە بەشێکی لە وزەیە. ئیسرائیلەوە دەستی بەسەدا کرد وا دەستی بەسەدا دەگری لەگە ئەمریکا. هەموو ئەو گۆڕانکاریانەش لە ناوچەکە ڕوودەدا. مەسەلەی بازرگانی وزەیە، شەڕی وزەیە. لەو ڕوانگەوە تورکیا هەست پێ دەکا گۆڕانکاری یعنی گەرمایەتی گەیشتە خۆی. لاواسترین خاڵ و بەهێزترین چەکی لە ئێستا کوردە، کێشەی کورد هەم قەزێکی حەساسە. یعنی ئەگەر حرەکەی پەکەکەش نەبووە هەر قەزێکی زۆر حەساسە لە تورکیا بوژێندرێت. تورکیا زۆر بێتێکە چی دیتیشتان یعنی ئەو جوملانە دەمەکەیە نامانێت دووبارە بکەین. بەڵام ئێستا حرەکەیەکی زۆر بەهێزیشەیە. بۆیە دەوڵەتی تورکیا دەوێت ئەو کێشەیە عیلاسکە. بەس حکوومەتی تورکیا شتەکە، دەوڵەت شتشکەیە. دەوڵەت واتە ئەوانەی بیر لە ئەمنی قەومی دەکەنەوە. حکوومەت واتە ئەردۆغان و ئاگانفیدان ئەوانە بیر لە خۆیان دەکەنەوە، بەجددی بیر لە پۆستەکانیان دەگەنەوە. بەس دەوڵەت باخچەلی کە لەگەڵی
ئیبراهیم کاڵک ئیبراهیم ئەو سەرۆشی میت ئەو دووە بۆ زانیاریتان سەرۆشی میت لەگە دەوڵەت باخچەری هەردووچیان زۆر هەڵوێستیان دەیانەوێت ئاشتی بەرقەراربی یعنی زەرەرەکەیان لە نیوەی بگەڕێتەوە لێیان قازانجە ئەگەر ئەو دەوڵەت باخچەریە فاشیستە ئێستا دژی ئەردۆغانە لە هەمووان زیاتر متحمسە لە پێناوی پاراستنی قوارەی تورکیایە دەوڵەت باخچەری و سەرۆشی میتیش لەگەڵیتی بەڵام ئەوانەی دژن دوو کەسن هاکان فیدان بەداخەوە بەڕەگەز کوردیشە بۆیە قەت ئینتیمای کوردبوون پێوە نییە بە ئاستی ئەوەی چلۆ کوردەکەی پارتی وێچێتیش دنیا کوردن و بە کوردی و مەسعود بارزانی هەر پێشمەگە ئەوەی هەیە ئەو گورزەی ئەو لە کێشەی کوردیدایە کەس نەیدایە هاوکات یەشار گوڵەنیش سەرۆکی ئەرکانی جێشی لەگەردایە ئەو دۆ زۆر دژی ئاشتین هەوڵی زۆر دەدەن شکست بە کورد بێنێ یەک کاکان فیدان یەک یەشار گوڵەن بەڵام دەوڵەت باخچەلی ئیبراهیم سەرۆکی میت ئەو دووە لەگەر ئەوەن زەرەریان لەنیو لۆ ئەمنی قەومی تورکی وا باشترە لۆ بوعدی دوور تورکیا ئاشتی لەگە کوردکە ئەگەنا ئیسرائیل و ئەمریکا بەکاری زیاتر دێنن و کێشە دروست دەکەن ئیتر لەو ڕوانگەیە هاوڕێیان قۆناغی یەکەم بردرایە تقریبا هەر چەندە ساڵێکی برد بەس ئاشتی بەڕێی من ئەگەر چەند ساڵ بە باشترە لە شەڕ چییە دوو کەس لەو لای دەکوژێت دوو کەس لەو لای دەکوژێت چل ساڵە کەس عیلاجی نەبووە بەڵام پرۆسەی یەکەمی ئاشتی ئەو بووە کە یانی ئێستا وەختی خۆیان گۆ ئۆجەلان تیرۆریستە ئێستاکە کاکە هەموو ڕێگاکان دەستەوە کردن ئۆجەلانی ئەوەی دەری هەموو ڕێگاکان دەستەوە ڕۆمای تەواوی تر لەگەر ئۆجەلان ئەو لەقەبە تیرۆریستیان نما لە ڕووی ئەوە و بڕیارەوە بزەم خانی تایبەتیشان لۆ کردیە دەیبەنە وێندەر ئەو نوع ئەمفۆزاتە ئاڕێیان لەگەر تورک قسەک زەحمەتە ئێمە وەکو هەفتانی شعبی عەرەبی شعبی ئێرانی مؤهلترە زۆر لە بۆ قوبوڵکردنی حقوقی گەلان لە شعبی تورکەوە دیتان ئەحمەد قایەتان دیت قیمەی هونەرمەندەکانیان بوو چەند فاشی بوون بەس گۆتی کوردم وەرزشوانەکانتان دیت لەو ڕۆژانە شعبی تورکی بەگشتی 80 ساڵە فاشی پەروەردە دەکری هەزمکردنی ئەوەی قورسە کاتی دەوێت وەڵە نازەم دەوڵەت باخچەری کو دەوێری بە هەر حاڵ ئێستا و وەزعە هەیە لیژنەیان پێکینایە ئۆزەلان وەکو مخاتب دادەنرێ هەوڵ دەدرێ هاوڕێیانێک سەرنج بم ئەمە قەت تەماشای کۆمنت ناکەم داوای لێبوردنتان لێ دەکەم بۆی هەر کەسێک ئەگەر شتێکی نووسی یانی یەک دوو خوتۆیان بڕیە وەزعەکان هێور بوویتەوە ئاگر بەست هەیە ئۆزەلان وەکو مخاتبیان حساب کردیە ینی تورکەکان هەموو دەستنە ئیمرالی لە ئیمرالی ئەوە بڕیار دەدرێ باشە خراپە لە کاتێکەکە دنیا سەرۆکەش تیرۆریست بوو لیژنەی پەرلەمانی لە هەموو حزبەکان پێکاتیەوە ینی کورد لەوێندەر ئاقلانە ناوێ بەس لەگەر تورکیا لەگە ئەردۆغان گفتوگۆ بکە ئەو دەوێت لەگەر هەموو حزبەکان بی ئەوەی هەڵە نەبن بەس یەک حزب بەشداری ناکەن لە دەوڵەت باخچەری جیابوویتەوەگەنە هەموو حزبەکانی کە بەشدارن لەو پرۆسە و لیژنەی پەرلەمانی و جەهەپە و گەورەترین حزب ئەوش پێرە لەگەڵدایە ئەوە شتێکی باشە نەک بڵێ ئەوەڵا ئەوە بەس مشکلە لەگە ئەردۆغانە بە هەر حاڵ ئەو هەنگاوانە مایە بەس هەنگاوی بە قانون ناسینەکە وا چۆن مامەڵە لەگە برادرانی قەندیل بکرێ کە دێنەوە ناو تورکیا ئیتر ئەو تۆجوهە و شەڕەمایە بۆ بڕیارەکە ببتە فەرمی یعنی چۆن مامەڵە پەکەکە شەڕی ڕاگرت پەکە خۆی هەڵوەشاندەوە پەکەکە ئاگربەسی کردیە یعنی کۆمەڵێک هەنگاوی سیخە بڕوا پێکراویان لە هەردوو لا کردیە تورکیاش شەڕ ناکاتن تورکیاش ئێستاکە ئەزیەتی کورد نادا قەیوم نمایە یعنی ئەوانە هەنگاوی باشن هاوڕێیان چکە ئەوە کرا وەختی خۆی کرا ئەوە 40 ساڵ ئەو هەموو قوربانی و ماڵوێرانێت درا مناڵم هیچ ئیسفادەی نەبوو ئەوە بەشێک لە ئیسفادەتی بەس یعنی بە شەڕ هەر مۆدیری نمایەوە مادام خەباتەشکە مەدەنی هەیە ینی بەجددی ئەوەی زەنگیس لەو ڕۆژانە لەناو پەرلەمانی تورکیا بە ئەردۆغان دەڵێ دەوی هاکان فیدان بگرا ینی بەجددی ئەوە شتێکی زۆر جوانە تورکێک بە کوردێک دەڵێ تورکێک بە کوردێک دەڵێ دەوی هاکان فیدان بگرە لە ناو پەرلەمانی کاکە چێ لەمە دەتوانیتن لەو هەوەی برێتن کاکە دەوی مەسرور بارزانی بگرە دەوی پاڤل بگرە ینی بەجددی ئەوە شتێکی پۆزتیڤە لە ناو ئەوە هەیە ئین دەبێت دانی پێدا بنین دیموکراسەتە کەیە لەوێندەر مەجالەکەیە کە مەجال هەیە ئیش بکرێ خراپ نییە بەهەرحاڵ بێمەوە سەر ئەوەی قانونی مایە
ئەو مقدمەیەم لۆ چیە هاوڕێیان یعنی وەزعەکە هەموو ڕووداوەکانی ڕۆژئاوا ڕەبتە بە باکوور لە باکوور ئاشتی بکرێ ڕۆژئاوا بە بەسیتی دەڕوا گەورەترین گرێ کۆرە ئێستاکە لە ململانەی نێوان تورکیا و پەکەکەیان حرەکەی ئاپۆچیەکانە قەندیلە ڕۆژئاوایە ئەوان زەخت زۆر لە ئۆزەلان دەکەن کە ئۆزەلان بڵێ حەسەدە هەڵبۆشێتەوە یعنی تا ئێستا ئۆزەلان نەک ئەوەی نەکردی ئەو یم بزانم پێش گوتی خۆتان ئامادە بکەن بەهێزتر بکەنە 100,000 ئۆزەلان تەسلیمی ئەو داخوازین تورک نەک نەبووە بەڵکو یعنی دەڵێ ئەمە ڕەبتی بە من نییە ڕەبتی بە من نییە بانجیان بکەن بێن لێرە لەگەریان دابنیشم دەتوانم قسەیان لەگە بکەم بەزرەوە حیزبەشکەنە حکوومەت دەشکەنە بڕوا بکە ئیتر تا ئێستا ئەو یاریان جوان هینایە ئەو برادرانە تورکیاش دەیەوێت لە ڕێی زەخت بکە چکو پاکەکە هەڵدەوەشێنەوە کاکە 5,000 چەکدارە 5,000 چەکدارە 10,000 چەکدارە بەس تۆ لەولا 100,000 چەکداری مدەڕەبت هەیە مدەڕەب بە پێشکەوتوترین ئەوە وە قانونی وەدانێت تەشتەشی قانونی وەکو هێزی پێشمەرگە ئەوە دەستکەوتەشی گەلە گەورەیە تۆ لەولا 10,000 دەدۆڕێنی کۆمەڵک دەستکەوت بەدەستێنی بەس لەولایە 100,000 چەکدارت بە پێشکەوتوترین چەک و مدەڕەبترین چەکەیە ئەو دەستکەوتەشی گەورەیە ململانەیان لەگەر تورکیا و سووریا تاعان لەو ئیتفاقیت ڕێک ناکەون ئەوەی ئێستا هەیە بۆ زانیاریتان بە هیچ شێوەیەک ڕێک ناکەون لەبەر ئەوەی پێشووتریش ینی لە ڕۆژئاوا داوای دوسێ شتیان کردی ئاوڕێیان داوای 3 فرقەی گەورەی عەسکەریان کردی هەمووی خۆیان هەسەدا دەبتە 3 فرقەی گەورەی عەسکەری سەربازی دوو لیواشیان دەوێت لیوایەک تایبەت لە بۆ ژنان چکە تو ئەو ژنانە کو تێکەڕێ ئەو ڕیژ درێژ و ئیسلامیانە دەکەی جێش کو تێکەر دەکرێت ینی کو ئەو دوو عەقڵێتە کو تێکەر دەکرێت ژنەکی بکێ مەسەلەن ئامر لیوای ئەو هەموو داعشان ئەوانە دا ژنیان پێ ناقص العەقڵە ئێتۆ ژنەشی بکێ سەرپەرشتیان نابی بۆیە داوایان کردێت 3 فرقەی عەسکەری دوو لیوایەک تایبەت بۆ ژن لیوایەک تایبەت بۆ پاسەوانی سنوور تابعاً و هێزی دژە تیرۆریش لە هەموو شوێنە هێزی دژە تیرۆر یعنی لە هەموو شوێنێک هەبیتن جم و جۆڵ بکاتن لە سووریاش هێزی دژە تیرۆر ئەوانن کە دەکەونە دوو داعش و هێزەشی مدەڕەبن ئەوانیشان دەوێت ببی هێزی ئاسایش و ئەمین هەموو ئەوانە بەشێک بن لە سوور بەس لە ژێر سەرپەرشتی هەسەدەدا یعنی لەگەر جێشی سووری بدنە بەشێک ئەوە حکوومەتی سووری یعنی بەدئیعازی تورکی قبولی هیچ لەو داخوازیانەی نییە ئەو چەند مانگە دەڵێ لە عەقدەکەی هاوڕێیان نەنووسرە هەڵبۆشێتەوە هەسەدا تێکەڵبی یعنی بڕۆنە سەوشەکە تێکەڵبوون لەگەر هەڵبۆشانەوە دووشتی زۆر لێکدایە تورکیا ڕێگرە لە بەرامبەر ئەو ڕێککەوتنە یعنی ئەحمەد شەرع بە ئەو برادرانەی ڕۆژئاوای گوتیە بڕواکەم بڕۆ لۆ خۆتان کێشەکەی لەگە تورکیا ئیلاسکەن ئەمە مشکلەمان نییە کورایە ئەحمەد شەرع وەکو مەسعود بارزانیە گرنگ ناوی بێتن ناوی بێ بە سەرۆک ئەوەی دەوێ وازی لە جۆلان هینا وازی لە دروزەکان هینا لە عەلەویەکان پاشەکشەی زۆر کرد وازی لە کورتینایە بەس لێگەڕن ئەو هاسەرۆک کۆماربی خۆی جوامکەوە چینێ چیروان بارزانی قاتل باش و دەعوەت بکرێ و لەولایە ئەوە بێجێ لێ نییە خۆ هیچ چیتکەی نییە خۆ ئەو ئەنزیمە لە دیمەشقەیە عینەن حکمی دیمەشقە قەدیمە نه ئەحزابی دیموکراتی هەیە نە دەستور گۆڕایە نە دیموکراسیەت هەیە نە ئازادی ڕۆژنامەگەڕی نە خۆپیشاندان هەیە کە ئیسلامەکان شانازی نازانم چ بەو حکومڕانی دەکەن کە حکومڕانێکە ئەوەندەی لە ئەزمموی ئەفغانستان دەچی لە ئەزممونەی ڕۆژهەڵاتی دیموکراسی ناچی چی گۆڕیا ئەحمەد شەرع جگە لەوەی خۆی و کۆمەڵێک تیرۆریست هاتینە سەر حکم کاکە بەجددی معنی چی گۆڕیا لەو ئەوەیە بەرحاڵ هەفتە ناویشیان دابوو پێیان وتی ئەمە ئەو ناوانەشمان دەوێت لە ناوجێش پاڵا دەست بن ینی سووریا زۆر استفزاز بوو توی ینی داخوازی کورد و ڕۆژئاوا لەگەر ئەحمەد شەرع زۆر لێکتری دوورە تا ئێستا بەس مشکلە گەورەکە ئاگر خۆشکەر تورکیا مخاتبی دەوڵەتی سووریایە لە کاتێکدا تورکیا داگیرکەرە لە سووریا تورکیا وەکو ئیسرائیلایەکی گرتیە ئەو ئیسلامیانەی کە دەڵێن ئێستا دەینە سەریان کە دەڵێن دەبێت ئیسرائیل لە سووریا بکشێتەوە لۆ غیرەتیان نەبرێن دەبێت تورکیا لە سووریا بکشێتەوە
خۆ تورکیاش لایەکی سووریای داگیر کردیە لایەکی سووریای داگیر کردیە خاڵش کەش ئەوە پێتان بۆیە ئەو مشکلە بەرەو شەڕ دەڕوا بەڵام لەو شەڕی کورد قازانجەکە بڕوا بکە ئیسرائیل ئەمریکا پشتی ڕۆژئاوا قەت بەرنادەن ئەوە دڵنیا بن لە دوو سەبەب یەک ئەوان دەکەونە بەر وەکو 100 جاری کێش گوتم دەکەونە بەر مەسەن ماستەر پلانێکدا دەندرێ ئەو ماستەر پلانە ماڵی تو دەکەویتەنە ئەو ماستەر پلانە خەنی دەبی ئەوە خاڵێک لە خاڵەکانە دوو ئەو ئیرادەی ڕۆژئاوا یعنی ئەوە دیتن ئەمریکا دوو جوندی دەکوژێ هەموو دەهەژێ کاکە لۆ جوندی خۆی دەکوژی ئیسرائیل لۆ جوندی خۆی دەکوژی وەکو لە غەزە ڕوویدا کوردی ڕۆژئاوا بە کوشتن دەدەن بەجددی لەمە ئەوەکانی کوردیش ئیسفادەی خۆی لێ دەکات یعنی هەردوو لای ئیسفادەیە ئەو ئیرادەی لە کوردیان دیتیە ئەو قازانجەی لە کوردیان دیتیە بە هیچ هێزەک قەرەبوو ناکرێتەوە بۆیە پشتی کورد بەرنادەن دەقیق بنەوەی لە پێناوی مەساڵحی خۆیان وە خاڵی هاوبەشیانەیە وە کورد وەکو ئەو سونە نییە پشت لە ئەمریکا و ئیسرائیل بکە شیعە هەر مەشهورن بۆی پشت لە هەموو کەس دەکەن سونەش کاکە متەطەرفیەکان لە سنوور بەدەرە لەوەتی هەیە سنە تونڕەون لە بەرامبەر شیعە لە بەرامبەر ئیسلام مەذهەبەکانی کە توندن نەک لە بەرامبەر ئەمریکاوەوانە بۆیە باشترین ئەوە ئەو کورد بۆیە ئەو چەک و شتفاقەی دەدایتە کورد نەدرایتە کەس تاان بۆ زانیانم پێزارە گوتم سعودیا ئەوانە پارەکەی دەنەخێر لە پارەی نەفتی ڕۆژئاوا هەموو لێیان دەجێڕنەوە ئەو چەکانەی دەیان دەنێ هەموو لە پارەی چەکی نەوتە ئەو نەوتەی دەفرۆشن یان دەگەڕێنەوە ئەبەڕاز مەسەلەی نەفتیش بەشێک لە کێشەکانە کە ڕۆژئاوا ناوێ نە حکوومەتی سووریا جگە لە دام و دەستگاکان نەدەوائیری گەورەی باڵا ئەوان بێن سووریا قامیشلۆ و حەسەکە ئەوانە هەموو بگرن سوالە نییە کورد دەیەوێ بەخۆی ئیدارەکی ذاتی هەبی هێزەکەی لۆ خۆبی شکلی بە هەر حاڵ شکلی لەگە حکومەت ئیدارەیەکی ذاتی خۆی هەبی کاتی نێودەوڵەتیان باشە ئیرادەی خۆیان باشە ئەمریکا و فەڕەنسا و ئیسرائیل و زۆربەی وڵاتەکان لە پشتیان ئێلۆ سازش بکەنە بۆ هێزەکی وەکو ئەحمەد شەرع کە لاوازە لە شەڕ لە بەرامبەریان دەدۆڕێ لە ئیرادەی نێودەوڵەتی بە قەدوان جەماوەرینی و خۆشەویست نییە بۆ بدۆڕێنن یعنی بۆ ئەو منتیقەیە بن بۆیە احتیمالە تورکیا زەختەچیان لێ بکات شەڕەکەی دروستکەن بەس لە قازانجی کوردەبی و ئیسرائیلیش پێی خۆشە و ئیسرائیل بە ئاشکە هاتە سەخات و ئێستا مەزلوم کۆبانیش لێدوانیدا ئەو ڕۆژە لەگە ئیسرائیل علاقاتمانەیە و هەموو هاوڕێن ئەوە جملەیەکە بەس یەک دەرگا دەکاتەوە ئەز ئیسلامیەکان چەند گردەگرن برارڕۆ هەرچی دەوڵەت و حزب و حکوومەت و ئەوەیە لەگە ئیسرائیل علاقەی هەیە بەس نابی کورتەبی نابی کورتەبی بە هەر حاڵ هاوڕێیان ڕەوشەکە ئاوایە بەرەو شەڕ ڕەنگی بڕواتن ڕەنگی بەس لە قازانجی کوورد دەشێت و ئەگەر ماوەیەکی قوربانی کووردا بنێ بەڵام ینی دڵنیا بن نەپشت لە کورد دەکرێت لەبەر ئەوەکو گوتم لە بە عومقی استراتیژی و ئەو هێزەی خۆیان نە تورکیا ئەو هێزێ تورکیا ئەوە دەبینن کێشەی قوبرس 10 میلیۆنان کورد اقتصادشی ضعیف و بە دووری مەزانن جاپا یان کۆدەتا یعنی ئەو دووارەدا ئێستا لەگە کورد پێکنێ ئەگەر لەگە کورد پێکنێ نازانم ئەو ئێمە زانیتم ئۆزەلان بۆچی ینی ئەوە داخوازی ئێمە جێبەجێ دەکەم بکەن ئەگەر نازۆ خۆتانە لەسەر ئەو ئەزاسەی تورکیا ئەگەر لەگە کورد پێکنێ ئەگەر ئەوانان شەریف نین بێن دان بە حقوقی کورد بە تایبەتی باخچەلیە تو بزانە باخچەلیەکی فاشست ئەگەر ناکاکە بڕوا بکەن لەو تورکیایی یان کۆدەتا ڕوودەدا یان خۆپشاندان و فەوزا دروست دەبی ئەمریکا و ئیسرائیل و ئەانە هەر بە بەساتەت ئەویانە بۆ دروست دەکەن چکو ژینگەکە زۆر لەبارە لە بۆ کۆدەتایەکی ئەسکەری یان ئەوە احتیمال لە ناو تورکیاش فاشیستەکان ئەوانیش کۆدەتا بکەن قبول ناکەن لە ناو تورکەکانیش بەرەیەکەن دژی ئاشتین بەهێزیش نا هەوڵ دەدەن یعنی من زارە گوتماشە لۆ ئۆزەلان ئازاد نەکرۆدی کاکە وەڵە پاراستنی ئۆزەلانی لە ئیمرادیس بە سەدقات باشترە لەوەی لە ئامەدبی تۆ دەزانی چ هێزەکی فاشستی تورکی هەن هەوڵ دەدەن ئەو پرۆسەیە تێک بشی بۆیە مشکلەیە هاوڕیان ئەو نقطەیە ئۆزەلان لە ئیمرالی سەلامەترە ئۆزەلان بکوژێت تەواوی ترپەکەکەش دۆشاوی تێکەڵ دەکەن بە جددی مەیانی پاراستنی ئۆزەلان
یعنی هەرچەندە دەڵێن ئێستا جێگایەکی تایبەتیان لەو دروست کردیە نەک دروست دەکرێ دروست کرایە بەڵام هەموو ئەوانە ڕەبتە بە وەزعی ڕۆژئاوا و ئەو باڵە عەسکەریە هاکان فیدان و سەربازەکان ئەوانە زۆر دژی ئەو پرۆسەیەن هەوڵ دەدەن بەلای کەم کورد فەشەل بێنێت ئیتر ئەوە ڕەوشەکەیە با بزانین لە ڕۆژانی ئایندە بەس مەترسن لە ڕۆژئاوا هەر شەڕێک بوو هەم ئیرادەیان زۆر بەهێزە چەشی پێشکەوتیان هەیە ئامادەکاری ئەو ماوەی کە ئاشتی هەیە بڕوا بکەن ئامادەکاری باش لۆ شەڕ کرایە و خۆیان باش تۆکمە کردی ئەوان ڕەنگبی لە بواری خزمەتگوزاری زەئیف بن بەڵام دیتان ئەو تونێلانەی هەیتیان شارەکە لە بڕوا بکە شارەکە لە بن ئەوە من بڕوا دەکەم ینی ئیسرائیل بەخۆی حەز دەکات شەڕ بێ بۆ ئەوەی لە تورکیا بدە بە کورد لە تورکیا دەدەن و فەوزە چکو لە دوای ئێران تورکیا ئیسرائیل قەت لە بیری ناچی ئەوەی لە حەماس کردی نیوێ تورکیا لە پشتی بوو کاکە هەزار ئۆن دەکەس ئیسرائیلەوە تەبعیتی یەک کەسی لێ بکوژی 50 ساڵی کەشبی ئەو ئینتقامە دەکاتەوە ئەو ئینتقامە دەکات تورکیا دەستی هەبوو لەوەی حەماس بۆیە حتى لەوەی غەزەش ڕێی نەدا بیرتانە ڕێی نەدا تورکیا نەقەتەر بەشداری بکات هاوڕێن قسەی کۆتاییشمان لەسەر ئیسلامی سیاسیە هین بەداخۆ من ئەوە زیاتر هانیدام بڕوا بکات پەیجەکی ماڵپەڕەشی ئەو ئیسلامیانەم دیت هیچ فەرقی نییە لەگەر ئەحمەد شەرە بە ئاشکرا بەشەشی زۆری لە میدیا کارەکانی تۆ حەقت لە ئەفراد نەبی لە ناو حزبەکان هەن تۆ حزب بە چلێکە درێتەوە سیاسەتی حزب میدیای وەرە بڕۆنە سە میدیای یەکگرتوو کۆمەڵ بزوتنەوە بزانە چ ژەهرێک دەڕێژن چۆن خەبەرەکان هەمووی بە ئاراستەی خزمەتی ئەردۆغان و ئەحمەد شەرا دەکەن یعنی براکەم خیانەتە بەجددی بە پێشسوپای داگیرکردنەکەتینە بەس هەموو جەماوەرەکەیان تەعبیە کردی هەوڵ دەدەن دژی ڕۆژ ئاوا و باکوور ئیلو براکەم دۆ یعنی ئەردۆغانێک هەموو دنیا دەزانی فاشیستە ئەحمەد شەرعەک هەموو خەڵک دەزانی تیرۆریستە ئی باشە لۆ لە کورتان خۆشتر دەبێ لۆ سەنگەر لە میلەتەکەی خۆتان دەگرن لە میلەتەکەی خۆتان دەگرن دژی ئەوە یان ئەو مەلا مەزهەر خوڕاسانیە سەر کەەوە بپرسن لە دەربەندی خان سەرسەریەک بوو ئێستا وا بزانم حەفتە دۆنم زەوی وەزارەتی ئەوقاف پێدایە بەخوا هەڵە نەم ئەو ڕۆژە برادرێک باسی گوتی حەفتە دۆنمیان دایتی چێتمایە بکاتە خانەقا و شتەشی وایە هاتیە مەدعو سەنای سوڵتانی عوسمانی دەگە کورە براکەم یعنی کەس بووە مەدعو سەنای داگیرکەری خۆی بکە ئەوە بەس لە ئیسلامیەکان سەری هەڵدایە ئیسلامی کوردستان بە ناقصی هەستی نیشتیمانی پەروەردەبوونە زۆربەیە ناڵێم هەر هەمووی ناوەڵە خەڵکەچانەیە وەکو ئێمەیە نیشتیمان پەروەرن شەڕ دەکەن کورد پەروەرن هەوڵ دەدەن من هەتا لە لۆگۆکانیان دیتم ئەو ڕۆژێک نەزم ڤیدیۆکم دیت دژی مەلا مەزهەری قسەیان دەکرێت کوردستان ینی هەن بە سیاسەی فەرمی نییە ئیسلامی سیاسی تەعبیئەی جەماوەری ئەنتی خەباتی کوردە لە بەشەکانی تر گرنگ ڕکابەری کورد هەر کەسێک بیگوتی لە هەیلا ئینەڵڵا داعشە هەتەشەیە هەر یەکێکە ئەوانە زدینە بە ئەفرادیانەوە دەگری لە نمونەی مەلاک هەندە مەلا قوت بە دیارەکان قەت نابین ڕۆژێک دەمی ڕۆژ ئاوا بکری قەت نابینین دەمی ڕۆم دژی ئەردۆغان قسە بکەن تاکو تەرایان نەبی چەند مەلایەکی کورد پەروەر هەندەیان بینین بەڕاستی کورد پەروەرن بەس ئەقەلیان کاکە هەست پێ ناکرێ خەڵک هان بدەن حتا 100 جارە بڵێن نا مەلاکانی کۆنی کوردیان وەکو مەلای گەورە و عەبدولکەریم مدەڕسی و نازانم بێدو نەزمەدی قەت ئەوانیان پێ ڕەمزی ئیسلامی کورد نییە نە شاعیرەکانیان نە قائیدەکانی وەکو ئەوە شێخ مەحموود و شێخ سعید و ئانیان پێ ئەوانە ئەو تاریخیان پێ تاریخی ئیسلام نییە لە کاتێکە ئەو تاریخی ئیسلامی لە خۆت استفادە لێ بکە ئەگەنا ئیسلامی سیاسی کورد چی هەیە چ خینی ڕێشتیە چ قوربانیدایە لە هەموو فکرەکان فاشلتر کە قوربانی نەدابی هەمویان لێک دەیەوە 100 شەهیدیان نییە لە شاخ 100 شەهیدیان نییە قچێک لەو لای پاسۆک قوربانیان نەدایە کاکە شەهید نەبووینە زیندانیەکانیان کەمترین زیندانیان دیدیە کەچی کە قسە دەکەن دەیانەوێت ئەوان بڕیار بدەن کاکە تو نە لە شۆڕشی کورد دەورت هەبووە نا پشتگیری شۆڕشی کورد دەکەی و پشتگیری بە ئاشکرا داگیرکەرانی کوردستان دەکەن بەڕاستیەوە قیمەی بێئەخلاقی ئینسان دەبینی تۆ ڕەخنەت لە پەکەکە هەیە لە دیموکرات هەیە لە کۆمەڵە هەیە قەیدی ناکە بەس تۆ ناکرێ ببتە سەر ئەمنی قەومی کوردی تۆ بێی
سنگەر لە ئەو هێزە کوردیانە بگری دەئەمیان نەکەی جەماوەرەکەت هەموو ناوی مناڵی کورد بگۆڕی جلی کوردی بگۆڕی کاکە لەوە خیانەت زیاتر چه هەیە دای دەماڵێ لەو مێژووی کورد تحدا دەکەم ئیسلامیەک بچیش تاریخی کورد بزانی لە مەجموعەیەکی کەمیان زیاتر لە حزبەکی ئیسلامی 10,000 بیتمان دوو بەرنامە لەسەر تاریخی باو باپیرانمان بکەن کاکە ئەو باو باپیرانتە باو باپیرانتە تو خۆ لە غەزەی نەهاتی تۆ لەو باوکوداکەی هاتی کە سێ بەشتان باوکوداوکتان شعوی بووە لە 56 خۆ کوڕی ئەو میلەتەن بۆیە ئەوەی دەیکەن بەڕاستی خیانەتە بەڕاستی یعنی بە ئاشکرا بڕۆ میدیاکانیان بە ئاشکرا بانگەشە لە بۆ شەڕ پێشگیری ئەو ئەحمەد شەرع تیرۆریستە دەکەن بێ ئێستا لایەن زۆر ئاساییە وەکو عەلەویەکان وەکو دروزەکان کورد قەتل و عام بکەن مادام گوتی الله ئەکبەر کاکە بە جددی و بێئەخلاقی ئەو خیانەتە یعنی ئیسلامی دەبی ڕسوا بکرێ لەو نوقتەی دەبێت پەیامەشین وەکو شوعیەکان مەگەن شوعیەکان زۆرترین قوربانیشیاندا بەس لەبەر ئەوەی حزبی شوعی کوردستان عێراق لە بەرامبەر مەسەلەی نیشتیمانی نەقسی هەبوو نەیتوانی ببتە هێزەشی گەورە و کاریگەر بۆ ئەو هێزە فرامۆشە بەشێک لەوانە بۆ شایی مەسەلەی نیشتیمانی بوو ئیسلامی سیاسی زۆر لە حزبی شوعی خراپترە لە بۆ مەسەلەی نیشتیمانی بە مەسەلەیەکی زۆر لاوەکی سەیر دەکات بەهەرحاڵ هاوڕێیان من هەرە و سەرنج و ئەوانە بوویستم لەگەڵتان گفتوگۆ بکەم لە ئێستا ڕەوشەکە وایە بە دووری مەزانن زەختەی زۆر گەورە لەسەر ڕۆژئاوا بەزەوی بزانم ئەوان خۆیان ئامادە دەکەن بۆ شەڕ وەجێشیان لێ نییە وەزعی دەولی لە بۆیان لەبارە کاکە لەو دەوڵەتە گەورانە زیاتر نییە بەڵام بالمقابلیش یانی دەبی بڵێن ئێران هەیە رووسیا هەیە چین هەیە کۆریای شیمالی ئەوانە هەردژی هەر حرەکەیەکن دیموکراتی بی یعنی ئەوانە هێزەکی گەلە گەورن یعنی لە بەرەی داگیرکەرانیش نزیکن ئێوانش بەرەشی کەم نین بەڵام بێگومان ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل و ئەوانش تا ئێستا لە شەرق ئەوسەد بڕیار دەرن کورد لەوانە زیاتر نزیکترە ئەگەری شەڕ هەیە بەڵام هەر شتێک دڵنیا بن کورد دەباتەوە بەس وەزعی دەولی زۆر خراپە وەزعی پارتیەکێکی زۆر خراپە هاوڕێیان بڕاو کەڕۆ لەگە برادرێک دوای شت بڵێم یعنی دەیگوت لە تورکیا نزیک دەبنەوە ئیسرائیل تووڕە دەبیلیان لە پارتیش وایە ها لە یەکێتیش وایە یعنی ئێستا چۆن خەڵکێک ئەگە لە پارتی نزیک تۆ یەکێتی تووڕە دەبی لە یەکێتی نزیک تۆ لە پارتی ئێستا تورکیا و ئیسرائیل وانە هەموو ئەو دەستگا هەواڵگریانە بە پارتیشەوە خۆی لەگە نزیک تورکیا دەخا ئیسرائیل مۆڕەی لێ دەکات خۆی لە ئەوەی ئیسرائیل دەکات لەوە دەکات خراپترین وەزع پارتی دیموکراتی کوردستان لەو خاڵایەتی هاوڕێیان ببوون سەر مێشاندن بەس حەزم کرد جارجاریش بێنە سەر ئەو مەسەلە نیشتیمانیانە باز بکەین جوانترین شتیش دەمەوێت دوای شت پێتان بڵێم عەلەویەکان ئەوە دەقیقم یەک لیوای کاملیان لە ناو هەسەدە هەیە ئێستاکە ئەوەم لەبیر چوو دەمەوێت پێتان بڵێم عەلەویەکان یەک لیوای کامل لە 1000 لە بۆ 2000 وتیانە لیوایەکی کامل مدەڕەب ئایدی هەسەدەن ئایدی هەسەدەن لەگە دروزەکانش ئەو پەڕی تەنسیقیان هەیە ئەو پەڕی تەنسیقیان هەیە یعنی ئێستا کورد لە لەگەر گەلانی ناوچەکە و ئاین و نەتەوەکانی کەی ناوچەکە پەیوەندی زۆر بەهێزە ئەحمەد شەرع بە تاقیتەنەیە کەسی لەگەر نییە بڕوان پێ بکەنەوەی لەولا ئیسرائیل هەندەچی بردێ لەولا تورکیا هەندەچی بردێ کورد هەموو اقتصاد و منتیقەیەکی گەلەگەلێک زۆری لێ بردێ دێرە زۆر و ڕەقەش تا ئێستا تەسلیمکردنەوە نییە بە پێ ئیتیفاقە دەبی لە بەردەستی کورد بی نەک لە بەردەستی کوردبی لە بەردەستی ئەمریکیەکان بی ڕەنگ بی سبەی ئەحمەد شەرع بگۆڕێ تحولەک بی بەس ئەمریکیەکان تەسلیمی ئەحمەد شەرع ناکەن لەبەرەوەی نەوت و شتی تێدایە شەوە شاد سپاس بە ئەو کاتێ لەگە منتان بردە سەر بشبورن دەزانم بە پەلا هاتم بەسەر حەزم کرد قسە و باس بکەینە سەر ئەو بابەتەش زار بەزار